لەگەڵ ئەوەی هێزەکانی رووسیا بانگەشی ئەوە دەکەن کە گەماروی باخموتیان داوە، هێزە چەکدارەکانی ئۆکرانیا ڕایانگەیاندووە کە شەڕێکی ئێجگار سەخت لە ناو شارە گەماردراوەکە و لە قەراغ ناوچەکەدا بەڕێوە دەچێت. باخموت چەند مانێکە ڕوبەڕووی شەڕێکی چربۆتەوە. سەربازانی رووسیا و ژمارەیەکی زۆری بەکرێگیراوەکانیان لە هێزی گروپی تایبەتی واگنەر تا دێت لە دەواازەی سەرەکی ڕۆژهەڵاتی شارەکە نزیک دەبنەوە. هێزە هێرشبەرەکانی رووسیا وا هەڵدێن، ئەوان هەوڵ دەدەن داوا لە سوپای ئۆکراینە بکەن باخموت بەجێ بهێڵن تا ئێمە دەست لە بەرگریکردن لە شارەکە هەڵگرین. ئەوان بۆ هیوایان شارەکە بەبێ زیانێکی گەورە بەدەست بێنن، بەڵام ئەوان خەڵکێکی زۆریان لەدەست داوە. ئەو کارە ساتا هەر دەبێت ڕوبەڕووی گروپی واگنێر و سوپای رووسیا بێتەوە. لەگەڵ بەردەوامبوونی شەڕەکەش دانیشتوانی ناوچەکە کە بەجێیان نێشتووە و هێشتا لە هێڵی پێشەوە دەژین لە ناو تۆپبارانی بەردەوامدا خەبات بۆ مانەوەیان دەکەن. هێنادی مازیبا دانیشتوانی ناوچەکە و ناتالیا ئیشکۆڤای هاوسەری لە شارۆچکەکەدا ماونەتەوە کە تەڕادەیەکی زۆر وێران بووە. ئیشکۆڤا بە ئەژانسی ئەسۆشیێتد پرێسی وت کێشەی خۆراکیان هەیە. کێشەی خۆراک هەیە، ماگانە تەنها یەکجار خواردنی مرۆیمان پێدەدرێت، کارەبا و ئاو و غاز نییە. داردەسووتێنین کە هیچ نەبێت گەرمان بکاتەوە. مازی پاژڕوونی کردەوە بە ناچاری خەریکی کۆکردنەوەی دارن. لە خوددا دەپاڕێمەوە هەموو ئەوانەی لێرە ماونەتەوە لە ژیاندا بمێنن. لەگەڵ پەرسەندنی شەڕەکە هێشتا ڕوون نەبووتەوە چ چارە نووسێک چاڕوانی شارەکە دەکات. چەند ڕێکخراوێکی سەر بە نەتەوەی گرتوەکان هەوڵ دەدەن خەڵقی لە ناوچەی شەڕەکە بجۆزنەوە. ئیشکۆڤا بە هیوایە هەمووان بەرگەی ئەم شەڕە بگرن. شایان پاشا بۆ راپۆرتی میتیسلاف چیرنۆڤ، دانی ئەمریکا، واشنگتن.